مامۆستا کەرەمکە. زۆر سپاس دکتۆر هاشم، زۆر سپاس بۆ ئەنستیتیوت بۆ ئەم دەرفەتە و هیوادارم بتوانین تۆزێک تیشک لەسەر ئەو بابەتە هەستیارە بیکەین. 20 دقیقە وەختوانە. بابەتەکە بە ناونشانی دەخوازیەکانی دستوریەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراقی کە ناسەقامگیرەوە لە کۆمەڵگای نێودەوڵەتی. دەست پێ دەکەم بە قسەی شیش ڕۆن کە دەلێتن هەر کەسێک کە تاریخ نەخێندیبی دائیمان بە بەردەوامی وەک منداڵێکی بچووک دەمێنێتن. خوێندنەوەی تاریخ لە مێژووی کورد ئیهمال کرایە، چ لە سیاسیەکان، چ لە لای ئەکادمیەکان و چ لە سنتەرەکان، کەواتە پێویستمان هەیە کە مێژووی بخینین حتا لێ فێر بین و پلانەکانمان دابنێ و ئەگە هاتوو مێژووی مەسەلەی دستوریەکان لە عێراق بخینین چکە بابەتەکە سەر هەرێمی کوردستانە و تەماشا دەکەن معنی زۆربەی کات دایمان کورد لە نقطەی یەکەمەوە دەستی پێ کردە، یعنی دەستی پێ نەکردووە بەوەی کەەوە پرۆسێکی بەردەوام بیتن کە لە چێ تەواو بوو لەوێ دەست پێ بکەن و ئەمەش وا لێ دەکاتن کە داواکاریەکان لاواز بن یان نوێ بن و هەمان کاتیش دەستورمان زۆر بە ئیشێکی مقدەس وەرگرتووە، یعنی کەواتە لازم هەموو چارەسەرەکان و حەلەکان بە پێی دەستور بیتن. دەستور شتێکی مقدەس نییە، دەستور دەستکردی ئینسانە، دەستکردی هێزە سیاسیەکانە، دەستکردی ئینسانە کەواتە دەکرێت بگۆڕدرێت و معنای وەیە دەستور لە عەسمانەوە نهاتە خوارێ، ئەفکاری هێزە سیاسیەکانە کە باڵەدەستن لە دەوڵەت ئەفکاری وانە دێتە ناو دستور. ئەوانش پێی دەوترێتن پوڤار کۆنستیتوار، یعنی سوڵتەی موەسیسی یان دەسەڵاتی دامەزرێنەر کە علاقەتی بە ئەو هێزە سیاسیەکان هەیە کە باڵەدەستن چ لە پەرلەمان لە چ گۆڕەپانی سیاسی، کەواتە دەستور ئەداتەکە ئەمرازەکە بۆ بەڵانسی سیاسی، بۆ تەوازنی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان. کەواتە ئەوڕۆ چەند هێزە سیاسیمان هەیە ئەفکاریوان لە دەستورە، بەس پاش 20 ساڵی تر هێزە سیاسیەکان تر دێن و ئەفکاری نوێ دێتە ناو ئەم دەستورە. یعنی مەسەرەن دەستور USA وەرگری ئەمریکا تا ئێستا زیاتر لە 20 تعدیلی لەسەر کراوە، دەڵێن یعنی یەک دەستوریان هەیە بەڵام حسێب کە زیاتر 20 تعدیلی لەسەر کراوە، یعنی بەو شێوەیە معنایە ئەمریکا 20 دەستوری 30 دەستوری هەبووە بە تعدیلەوە. ئەڵمانیا تا ئێستاش زیاتر لە 6 تعدیلی لەسەر بووە. کەواتە دەستوری عێراقی کە ئێستا ئەمە داواکاریمان هەیە لە بۆ حکوومەتی مەرکەزی پێویستە داواکاری کورد بە پێی دەستور حەل بکرێتن. ئەمە مەسەلەکە ڕێژەیە نزبیە، یعنی چارەسەرکردنی مشکلەکان بە پێی دەستور نابیتن، بە پێی تەفاهمات دەبیتن لەگەر هێزە سیاسیەکان کە باڵادەستن لە ساحەی سیاسی لە عێراق، بە تایبەتی ئەو هێزانە کە لە ناو پەرلەمانن. کەواتە یعنی زۆر جار لە دەرەوەی دەستور ئەم مەشاکلانە بە تەفاهماتی سیاسی حەل دەکرێت.
ئەمە سێ لە معادلەك ئەمە سێ نقطەمان هەیە. نقطەی ڕئیسی ئەوەیە ناسەقامگیری. ئەگەر تەماشا ناسەقامگیری بکەین، تەماشا دەکەین ناسەقامگیری لە عێراقەیە، بابەتەکە وا دەلێتن، بەڵام ناسەقامگیری لە کۆمەلگای نێودەوڵەتیش هەیە ئێستا. وان ناسەقامگیری لە ناو هەرێمی کوردستانیش هەیە کە ئەمە یەک نەبووینە تا ئێستا. ئەمە کەواتە سێ نقطەمان هەیە، هەر سێکیان خەسڵەتێکی ئەساسیان هەیە، ئەویش ناسەقامگیری. کەواتە لەو دائیرەیە کە هەمویان ناسەقامگیرن، چ دەتوانێت بەدەست بکەویت؟ کارێکی زەحمەتە لە بۆ هەرێمی کوردستان بەبێ یەکگرتو بتوانیتن دەخوازیەکانی هەرێمی کوردستان لە بەغدا جێبەجێ بکاتن. کەواتە پێویستمان ئەساسەن لەوەیە کەەوە ناسەقامگیری لە ناو هەرێمی کوردستان بیکەنە سەقامگیری و پاشەوی بتوانین ڕوبەروی بەغدا بین یان ڕوبەروی کۆمەلگای نێودەوڵەتی بین. ناسەقامگیری لە عێراق عێلاقەی بە چه هەیە؟ بەوەی نییە بە بڵێن ناسەقامگیرێکی نۆرمالی سیستەمی سیاسیە. لە علمی سیاست چەندین نقاطمان هەیە ئیشارەت دەدەن لە بۆ ئەوەی کەەوە سیستەمی سیاسی معەن ناسەقامگیری هەیە، لەوانە کێشەی شەرعیەتمان هەیە، لەوانە کێشەی ئینتیگرێشنمان هەیە، لەوانە ئایدنتیتیمانە، ئەوان هەموو خەسڵەتن ئەو نقاتن پێی دەڵێن crisis of the political system. بەڵام لە عێراق ئەمانە ئەسبابی ناسەقامگیری نە. ئەسباب ناسەقامگیری لەوێ هاتووە کە عێراق لە وەزعق هاتە وەزعق، لە وەزعی نوێ ئێستا ئیستقراری نەبووە، نەچەسپاوە. ئەوانی کە دەسەڵاتی سیاسیان هەیە دایانەوێت دەوڵەتێکی بە نەوعەیەکی معەن پەیدا بکەن، یعنی بە ئاراستەیەکی نوێ و وەزعێکی نوێ و مەزەبێکی نوێ. ئەوە نەچەسپاوە، کەواتە نەچەسپاوە یعنی ناسەقامگیری پەیدا دەبیتن. لەو ناسەقامگیریە وەرگرتنی داواکاری یان جێبەجێکردنی داواکاری هەرێمی کوردستان زۆر زەحمەت دەبیتن. کۆمەلگای نێودەوڵەتیشەوە ساڵەکە لە وەزعێکی زۆر ئالۆزە و زۆرش خراپە و احتیمالی خراپی زیاتر ڕوو بداتن لە ئایندەیەکی نزیک. لە لوتکەی کۆمەلگای نێودەوڵەتی ناسەقامگیریمان هەیە، یعنی واضح نییە، پێویست ناکە تەوزیح بکەم، رووسیا و سین و ئەوانە و لەگەڵ ئەمریکا و ڕەشەڵاتنەوە. کەواتە هەرێمی کوردستان چ دەتوانێتن ئاراستەی کۆمەلگای نێودەوڵەتی ناسەقامگیری بکاتن؟ ئەوان مەشغولی خۆیانن و مشکلیان هەیە. ئایا ئیحتیمام بە داواکاری هەرێمی کوردستان دەدەن یان نە؟ و شتێکی سیرتان بۆ دەجێرمەوە، ئەویش بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکەتی ئەوروپا EU لەو ڕۆژانە قسەی زۆر ئەنتیکە و زۆرش خەتەر کردیتی. اعتبار دەکە ئەوروپا حەدیقەیە و عالەمیش جگە لە ئەوروپا و ئەمریکا جەنگەلن، غاباتن. کەواتە لەو جەنگەل و غابات هیچ قانونێک نییە و ئەو جەنگەلە مەترسی دارە بەرام یان با بڵێن حالەتەکە احتیمالی هەیە کەەوە ببیتە فاکتەرێکی مەترسیدار لە بۆ حەدیقەی ئەوروپی. کەواتە حەدیقەی ئەوروپی پێویستی بە چییە؟ لازمە بێتە ناو جەنگەرەکان و لەوێن دەر چ بکاتن؟ کۆنترۆلی بکاتن. ئەمە مۆزوعێکی زۆر خەتەرە و زۆریش ڕەیەکی عنسوریە. کەواتە چۆن دەتوانێت لەگەر ئەو لە بەغدا وەزعەکە ئەو هەیە، لە کۆمەلگای نێودەوڵەتی ئەو هەیە، چۆن دەتوانی و ناوە خۆشت ئەو هەیە بەو شێوەیە چۆن دەتوانیت داواکاریەکانت جێبەجێ بکە؟ یعنی مشکلی ئەوە نییە کە تو داواکاریت هەیە، بەس چۆن دەتوانێت ئەو داواکاریانە جێبەجێ بکەیت.
لێرەدا طبعا ئەمە تووشی قەیرانێکی مەترسیدار دەبین داواکاریەمان جێبەجێ ناکرێتن ئیشمان معلق دەبیتن کارەکانمان ناسەقامگیرێکی ئەنسەرتنەتی پەیدا دەبیتن لێرەدا و یەقینی تێدا نییە و نازانم بەڕەو چێ دەردەڕواتە چونکە ئەمە ناتوانین تەحەکوم بکەین لەسەر حرەکەی علاقاتی دەولی یعنی زۆر کەس دەرێتن ئەمە وەرقەکی بەهێزین ئەمە قووەتەکی بەهێزن لە حرەکەی لە جوڵانەوەی علاقاتی دەولی بەس ئەوانە ئەمە وەرقەچین بەلەم وەرقەکی بەهێز نینە کە بتوانین ڕەوڕەوی علاقاتی دەولی بگۆڕین ئەمە دەتوانین تەنیا تۆزق بەهێز بین ئەگەر هاتوو نەناو خۆمان بە قووەت بین ئیحتیمام بە پێشکەوتنی ئابووری کۆمەڵاتی بکەین نەک بەو شێوەیە کە ئێستا هەیە کە ئەمە حقیقەتەن شتێکی باشە بەلەم ئەو تەتەورە نییە ئەو ئیشە نییە کە پێویستە حکوومەت بکات حکوومەت پێویستە باشترین شت ئەوەیە کە ئەساسەکی ئابووری بە قووەت لە هەرێمی کوردستان پەیدا بکاتن و ئەساسەکی ئیجتیماعی ئەخلاقی لەناو کۆمەڵگە پەیدا بکاتن بەم شێوەیە دەتوانین داواکاریەکان یعنی بە قووەت بین و پاشان داواکاریەکەمان پێشکەشکەن بە قووەتەوە ئەگەر ئێمە بە قووەت نەبین خۆ ئەو معادلەی لە عێلاقە دەوێت و بە قووەت نەبی ناتوانانی کارەکانی خۆت جێبەجێ بکەین. سپاس بۆیەوە